سلااو هاوڕێن بەخێر بێن بۆ ڤیددیوەکی تازە. ئەم ڤیددیو تۆزێک ڤیددیۆکی جیاوازە ئەو کتێبخانەی پشتۆرە بینن کە تقریبەن زۆرترین ئەو فیلمانێک کە خۆم حەزم لێ یان تەماشەم کردووە یان تۆزێک هەستێکی تایبەتیم هەبوو بۆی بە نوسخەی ئۆریژیناڵی بلوڕێی کڕیمە هەڵم گرتووە. طبعا لە ڤیددیوە تۆزێک بە جیاوازانە باسی چیەکەم ڕاندۆملی بە طریقەکی عەشوایی و هەڕەمەکی دە بلوڕێ دەردێنم بەبێ ئەوی تەماشەکەم ناوی فیلمەکە چییە. ئەگەر فیلمەکە خۆش بی پێتان دەڵێم تەماشکە، ئەگەر فیلمەکە خۆش نەبی وەسەط بی دەڵێم یعنی ئۆکەی دەتوانین تەماشا نەکەی. طبعا تازە ڤیددیۆکی ترم تەسویر دەکرێت و بیرۆکەیم بۆ هات بۆیە ئەگەر حەستان لێ سبسکرایبی چەناڵەکەم بکەن و لایکی ڤیددیۆیەکە بکەن و سوپاس بۆ ئێوە و با دەست پێکەین. طبعا بەخێر بێنەوە. ئەو ڤیددیو ئێستا بلوڕێی ڕاندۆملی هەڵدەبژێرم بزانم ئێستا بەبێ یەکەکیان بینم زین ئەو فیلمە چییە. طبعا ئەو فیلمە مومنت سمێن فیلمێکی حربی خۆشە بەس بەڕای من ماونتمنت سمێن The Mountain Men بەڕای من فیلمەکە ینی ئۆکێ ینی دەتانی زۆر تەماشا نەکەی. من زۆر فانی فیلمی حربی نیمە بەس ئەو فیلمە ئۆکەی خۆش بوو خراپ نەبوو. ئێستا ئەوەی لە جێگایەکدا بنین طبعا فیلمە چیدی ڕاندۆملی هەڵبژێرین زای ئەمەیان چ دێتە دەستمان. Kingsman The Secret Service طبعا Kingsman تا ئێستا دوو بەشی بەتەما بوون لە 2021 وابزەم یان 20 بەشی سێم دەرچی بەس لەبەر مەسەلەی کۆڕۆنا تەجیل بوو. طبعا جوزی یەکی زۆر خۆشە باسی گەل هارد و ئەو سکری سرویسی کینگسمان دەکا ئاکشنە. جوزی دوی ئۆکێ وەسەد بوو. جوزی یەک ڤڵەنەکە لەوێ سامیل جاکسۆنە ئەگەر غەڵەت نەبوو وابزەم ڤەڵەنتینۆ ناوی ڤەڵەنتینۆی لەوێ. طبعا فیلمەکی ئاکشنی تۆزێک جیاوازە ینی من حەزم لەو ئاکشنە بۆ ئاکشنێکی سەریع و خاستەم بۆ سینەما و بۆ هۆم تێتەر و ساوند سیستەمەکی ئاجایبە هەبێ زۆر خۆشە. طبعا فیلمەکە تا بڵێ لە ئاکشن جیاوازە بۆیە ئەگەر تەماشا بکەی ئینجۆی لێ دەکەی. ئێستا گەیشتینە دوو وابزانم سێمین ڤیددیۆ سێمین بلوڕێ با دەرکەین زین ئەمە چییە. لۆن سڤایڤەر ئی مارک وێلبەر. طبعا ئەوەشە فیلمی حربی و ئەسکەری نازانم شانسی ئێوە چیە لەگەڵ من هەرە فیلمی حربیم بۆ دەرسی لەگەڵ فیلمی حربیتان بۆ دەرسی بۆیە بەڕای من فیلمێکی خراپ نییە پێویست ناکە تەماشەکەن کاتی پێ بکوژن ئەلێر لە خوارێ فیلمەکی دی دەردێنم زام لێرە چی دەردەچی. Avengers Age of Ultron وابزەم ئەو پارتەیە کە لەوێ ڤیژن دروست دەکەن لە ئەوەکەی تۆنی ستارک ناوی چییە جارڤس ڕایت بەبیری ماتۆ جارڤس ئەو شتە زیرەکەکەی وابزەم شتێکی وایە لەوی دروستی دەکەن لە Age of Ultron. طبعا ئێستا من دووبار تەماشەم ئەمن و کاتی خۆی مارڤڵ وۆر بە متەقەتعی تەماشەم کرد هەندێکیان لە سینەما هەندێکیان لە ماڵیانی نەک دیپلی بۆ ناو ستۆریەکە زیاتر بۆ تەماشەم کرد بۆ ئاکشن و ئەو شتانی کە ناحیەی تەکنیک و شتیوا کە فیلمەکە دەرهاتیە. طبعا ئێستا دەستم پێ کردوتەوە دووبارە مارڤڵ وۆڵ بە کرۆنۆلۆجیکال تەماشا دەکەم ینی بەپێی ڕوودانی و ڕووداوەکان کە یەکەمین پارت کاپتن ئەمریکا The First Avengers ئێستا ئەڤێنجەرز یەکەم تەواو کردووە لە ثۆر دارک نایتم وابزانم ئیتر کە هەموم تەواو کرد ئیشاڵە ڤیددیۆ دروست دەکەم و ڕای خۆم و هەموو ڤیژن و شتەکانم لەسەر مارڤڵ وۆڵ چییە مقارنەتەن بە دیسی. طبعا فیلمێکی تر هەر بە ڕاندۆملی دەریبێنی زین چییە ئەپۆلۆ 13 ئەوە فیلمێکی کۆنە خراپ نییە باسی ئەو میشنەی ئەمریکای دەکە ئەپۆلۆ کە کاتی خۆی لە ساڵی 60ەکان لە کاتی شەڕی سات لە بینی ئەمریکا و ئیتحادی سۆڤیەتی جاران کە شەڕەکە لەسەر ئەوی بوو چی زووترین کەس بگاتە سەر مانگ. طبعا ئەو زانیاریانە ئەو هەر زانیاری گشتی خۆم پێتان دەڵێم کاتی خۆی یەکەمین کەس کە بە دەوروبەری مانگ سوڕایەوە ئەسترۆنۆت ڕایدی فەزاییەکی ڕووسی بوو ناوی یوری گاگارین بوو بەس یەکەمین کەس کە چووە سەر مانگ ئەمریکی بوو ناوی نیڵ ئارمسترۆنگ. وابزەم فیلمێکیشی فیلمێکی یان بۆ دەرهێناوە پار بوو ئێستا لە نێتفلیکسی شێناوی The First Man
باسی ژیانی ئەو دەکا و باسی ئەو میشنەی دەکا کاتی خۆی چۆن نەجاحەتیانی ناوە یەکەمین جارکە بچنە سەرمانک وەک بەشەریەت. فیلمی ئەوە چەند فیلمم دەرهێنا ئێستا ئەمە 4-5 طبعا فیلمی شەشەم با لێرە شتێک دەرکەم زین چیە هیچ دەرنایە زین چیە لوسی طبعا لوسی سکارلت جوهانسن و مۆرگان فریمان. لوسی باسی فیلمێکی ئاکشن و ساینس فیکشنی خۆشە باسی کیپبڵیتی و توانای مێشکی دەکات ئەگەر 100% توانای خۆت بەکاربێنی ئەو نەزەریە ئەو تیۆریانە هەیە ئەو تیۆریانە کە دەڵێ مرۆڤ دەتوانێت ئەوپەڕی 115 یان 120 چەندە ڕقەمەکە بزەبت نازانم ئی مێشکی خۆی بەکاربێنی اینجا ئەو هازیرەکە ئەگەر بتوانێت هەمووی بەکاربێنی چۆنە طبعا ئەو قسەیە علمیەن غەڵەتە لەبەرەوەی مێشک ئەندامێکی ڕاستە و هازیرەکە بەس لەگەڵ وەش خەلەلی زۆری ئازی غەڵەت دەداتە بەش و ئەو شتانە بۆیە ڕاستەکە ئەوەی زیرەکە زۆر زیرەکە بەس لەگەڵ ئەوەش خەلەلی زۆرە کاتی خۆشی قسەیەکیان دەکردیانوت سیاری ئەڵمانی مەکردن و سیارەکە معقەدە لەبەرەوەی مەشاکلی زۆرە مشکلی مێشکی بزەبت ئەو باشترین نمونەیە کە پێم وتن لەبەرەوەی زۆر زیرەک و معقەدە بۆیە مەشاکلیشی زۆرە ینی کێشەکانی زۆرە. طبعا ئەو فیلمی شەشەم. فیلمی هەفتەم دەرنایە ئەوەندە زۆر داناوە لە شوێنێکی تر کە پس بووە لە شان شتێک ڕێگە بشێن. طبعا باشترین فیلمی IMDb باشترین فیلمی 250 IMDb وابزەم 9.4 هەیە ئەو نوسخەیە هەر زۆر ئۆریجیناڵە ینی شتێکی زۆر شازە. مۆرگان فریمان نازانم چ بڵێم لەسەر فیلمێ ئەوینەی دیتە هیچ ناڵم چکە فیلمەکە چ بڵێم لەسەری کەمە ئەوینەی دیتە تا ئێستا ئەو دەقەی زوو بچی تەماشەکە. ئەوە 7 فیلم طبعا فیلمی زۆر تێدایێرە لەوانەیە تۆزێک بەدڵی ئێوە نەبی و فیلمانە کە دەردەچیتم بەس ئەو جارە بزانم ئەو جارە ڤیدیۆیەکی ئەو فیلمێکە دەردێنم ئینشاڵڵا بەدڵی ئێوە دەبێ. طبعا لەکوێ دەری بێنم سینستی بروس ویلس ئەو فیلمە ئەتا بڵێ جیاوازە طبعا ئەو فیلمە ڕەسپیە لە هەمان کاتدا تۆزێک شتی ڕەنگا و ڕەنگی تێدا ئاکشنێکی تۆزێک جیاوازە ینی و نەرێشنێکی زۆر خۆش تێدایە کە لە پشتەوە یەکێک لە کەرەکتەرەکان قسە دەکا و باسی سیرۆکەکە دەکا. فیلمێکی نازانم چۆن پێت بڵێم زۆر جیاوازە بە زۆر خۆشە. طبعا دوو پارتی دوو هیچ نییە بەس پارتیەکی زۆر شازە ناوی سین سیتی وابزەم مانایەکە ینی شاری گوناح. ئەوە فیلمی هەفتەم ئێستا 3 فیلم هەڵی بژێرم لەگەتان. The Last of Mohicans دانیێل دەی لویس طبعا ئەو فیلمە هیچی ناوترێ لەسەری پێویست ناکە بزەم لە فیلمە پرۆشەح بوو بۆ ئۆسکار بە زۆری نەگرتووە ئەو بە ساوندتراکی فیلمەکە حەقی لە ئۆسکاری هەیە. The Last Day of Mohicans ئەوە 8 فیلم دوو فیلم طبعا حەزم لێ وزارە هەندێک لە شوێنان بینمە دەرێ فیلمەکە تۆزێک ئەوە بێ. ترۆن لێگەسی ئەو فیلمە فیلمی کۆمپانیای دیزنیە طبعا ئەو فیلمە کاتی خۆی ساڵی وابزەم 60ەکان دەرچووە پارتی یەکەم دووبار دروستیان کردەوە. طبعا ئەو فیلمە ڤیژوەڵی لە ناحیەی لایتینگ و لە ناحیەی تەماشاکردن و ڤیدیۆ شتیوە تۆزێک جیاواز و خۆشە ینی تەماشەکە ینی فیلمەکە فیلمێکی ئەتیادی ینی ئەوهانیە بڵێم واو بەس لەو بوارەی کە فیلمەکە تۆزێک لە ناحیەی ڤیژوەڵی و لایتینگ و شتیوە زۆر جوانە خاستن ئەگەر بتوانی بە کواڵەتی و دیقەی زۆر بەرز تەماشەکەی و تەلەڤیزیۆنەکەشت ئەو دیقەی سەپۆرت بکاتن. تەواو فیلمی نوێم و ئاخر فیلم ئەلێرە دەریدێنم ئەلێرە ئەمەیان دەربێنم ئەمە چییە؟ سپلت طبعا ئەو فیلمە
ئەم نایت شەڵەمانیە ئەوە یەکێکە لە سێ فیلمەکانی سپلت و ئەمبریکابڵ و گلاس طبعاً جێمس مکۆڤای تێدا ئەو فیلمە باسی ئەو کابرایە دەکا کە تۆزێک نەخۆشی نەفسی هەیە و لە عینەوە خەڵک دەکوژی و تۆزێک فیلمەکە تھریلەر دراما و ینی ئاکشن نا بەس تۆزێک بەترس و دەرباتە ناو جەوەکی زوو ئەو فیلمە طبعاً بیرمە وەزم و ئاخر بەشتی سپلت 2000 و چەندە لە ناو تیارە تەماشەم کرد باوەڕکە خەوم داد وەبزەم ئەو جوزە بوو ناو تیارە تەماشەم کرد خەوم داد کە فیلمەکەم تاماشا کرد تۆزێک چووم ئەتاوەی ئەخیرەکەی نەکرد خەوەکەم ڕۆی هەلە ترسان هەوا ڕاوەستاوم فیلمەکی تۆزێک خۆش و جیاوازە لە ناحیە ئەوەی کە باسی نەخۆشەکی دەرونی دەکا کە بە طریقێکی زۆر جیاواز نەخۆشێکی نەفسیە و ببورم بۆ ڤیدیۆی کە دوور درێژ بوو ئیشاڵڵا ڤیدیۆی جیاوازتر و زۆرتر دروست دەکەین لەسەر هەموو بوارەکە ڕەبتی بە فیلمە ئەگەر حەستان کرد ڤیدیۆی زیاتر دروستکەم پلیز لایکی چەناڵەکەم بکەن سبسکرایبی لایکی ڤیدیۆکانم بکەن سبسکرایبی چەناڵەکەم بکەن و ئەگە بتوانتانشێ ڤیدیۆەکان بکەم بە تەواوەتی بۆ من زۆر باشە لە بەرەوەی I need more watch hours لەو فترەیدا بێ و داوای لێبوون دەکەم ئەگەر ڤیدیۆکە درێژ بۆ زۆر سپاس بە هیوای ڤیدیۆی تازە